مام علیمان بینی لێرانە شەهید کرابوو فشەکێنرا بۆ سەرەوە بەتانی درا بۆ بانیا و لێرانە بەم شێوەیە لەم خانووە ئەم ڕوودارە کە دوێنێ کاتژمێر 1:09 پاشنی مەڕۆ تەلەفۆنێکا بۆ ماڵەوە ئەڵێ من نەفەرێکە بم بۆ شۆرا خانووە کڕێ ماڵەوە خۆیان بە معلوماتی ماڵەوە دوای ئەوە کۆتایی بۆ وتوبێژە دێتە چیەکەن ئەو کابرایە کە سیارەکە ڕاگاتە مەعرەزە چێتە مەعرەز دەوێ برادێکی خۆی ئەیبینی ئەو سیارەیە هەڕازەکەن بە چلوەرەقەوانە تەلەفۆنەکە بۆ محەممەدی مەسوولی کۆمیتا کە لەوێ دەوامەکە مام عەلی ئەڵێ شتێکی وایە ئەویش تەلەفۆنەکاتەوە بۆ ماڵەوە ئەڵێ لای تەلەفۆنەکەی داخراوە ئیتر لەو کاتەوە لە سەعات 2:59 دقیقە تەلەفۆنەکەی داخرێ و دوای ئەوە تر بۆ گەگاتە سەعات 5 کە دەرەکەوێت کە مام عەلی بزر بۆ بە تەواوەتی تر گەڕان و پشکنەوەانە بە دوایە بەردەوامێ ئەم بەیانیە ئێمە کاتژمێردا لە لای ماڵی مام عەلی بووین من و کاک سامی و کاک نازم و کاک لەتیف و مام کاکەبرا بیرۆکێکمان بۆ هاتووتمان ئاخر مووقع ئەوەیە با بڕن هەرچی کەلاوەی شۆرا و هەیە بگەڕین ئەوە نابێ مە ڕەفیقمانە و پێکەوە دەوامەکەین و ئەندامی کۆمیتەمانەوە وتیان باشە بیرۆکەمان بە 2 سیارەکەوتینە ڕێ هاتین من و کاک نازم لەو بینا چۆڵا گەڕان لەتیف و دانەیەکە هاتنە ئێرە کاک سامیوانیش چوونە سەرەوە واتە گەڕان بانجیان کەوتیان دۆزیمانەوە تر هەمومان بەغار هاتین بە سیارەکان گەیشت ناتنێرانە مام عەلیمان بینی لێرانە شەهید کرابوو فشەکێنرا بۆ سەرەوە بەتانی درا بۆ بانیا و لێرانە بەم شێوەیە لەم خانووە بینیمانەوە هەر هەواڵەکانی خۆم هەواڵەکانی کۆمیتە گەڕاین بە دوای دۆزیمانەوە